جەنگ دەستی پێکردەوە. هەر لە یەکەم ڕۆژەوە 11 کەس کوژران. شەڕەکە گەرم و ئەمجارە هۆکارەکەی چییە؟ چەندین ساڵە خاوەندارەتی چەند ناوچێکی سنووری ناکۆکی لە نێوان هەردوو وڵاتی تایلەند و کەمبۆدیا دروست کردووە و دوێنێ چوارشەممە ناکۆکیەکە سەری کێشا بۆ جەنگ و لە ئێستادا جەنگی نێوان ئەو دوو وڵاتە دەستی پێکردووە و کۆشرا و بریندار هەن. جەنگی نێوان دوو وڵات کۆتایی دێت و لە نێوان دوو وڵاتی دیکەدا جەنگ دەست پێ دەکات. پاش کۆتایی هاتنی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران لە مانگی ڕابردوو لە دوێنێەوە جەنگ لە نێوان هەردوو وڵاتی تایلەند و کەمبۆدیا لەسەر چەند ناوچەیەکی سنووری دەستی پێکردووە و هەردوو لا یەکتر تۆمەتبار دەکەن بە هۆکاری سەرهەڵدانی جەنگەکە و پێکدادانێکی سەربازی تۆند لە سەر سنووری نێوان تایلەند و کەمبۆدیا ڕوویدا کە بووە هۆی کوژرانی ژمارەیەک وڵاتی مەدەنی و سەربازێک. هەردوو لا یەکتری بە دەستپێکردنی شەڕەکە تۆمەتبار دەکەن و تایلەند دەڵێت سوپای کەمبۆدیا سەرەتا بە چەکی قورس هێرشی کردوتە سەر بنکە سەربازیەکانیان و لە بەرامبەردا وەزارەتی بەرگری کەمبۆدیا ڕایگەیاندووە کە هێزەکانیان لە حاڵەتی بەرگریدا بوون دوای ئەوەی هێرشیان کراوەتە سەر. وەک وەڵامێک دوێنێ چوارشەممە تایلەند هێرشی ئاسمانی بە بەکارهێنانی فڕۆکەی جەنگی جۆری F-16 بۆ سەر ئامانجە سەربازیەکانی ناوخاکی کەمبۆدیا ئەنجامدا و بەرەبەیانی ئەمڕۆ پێنجشەممەش هێزەکانی کەمبۆدیا بە تۆپی قورس بنکەیەکی سەربازی تایلەند و نەخۆشخانێکیان تۆپباران کرد و وەزیری تەندروستی تایلەند ڕایگەیاند لە ئەنجامی ئەو پێکدادانە 11 هاوڵاتی مەدەنی و سەربازێکی تایلەندی کوژراون کە 5 لە هاوڵاتی مەدەنیەکان لە وێزگەیەکی بەنزین پێکراون. ڕەگی ئەم ناکۆشیە بۆ چەندین دێ دەگەڕێتەوە و لەسەر خاوەندارێتی چەند ناوچەیەکی سنووری استراتیژی و پەرستگای دێرینە بە تایبەت پەرستگای پڕیا ڤیهار کە پەرستگایەکی هیندۆسیە و تایبەتە بە خواوەندی هیندۆسی شیڤا. هەرچەندە ماوەیەک ئارامی باڵی بەسەر ناوچەکەدا کێشا بوو، بەڵام ئەم گرژێ نوێیە نیشانی دەدات کە کێشە بنەڕەتیەکان هێشتا چارەسەر نەکراون و ئەم پەرەسەندنە مەترسیدارە نەک هەر بۆتە هۆکاری زیانی گیانی بەڵکو و پەیوەندی دیبلۆماسیەکانیشی خستۆتە مەترسیەوە و داهاتوێکی نادیاری بۆ ئاسایشی ناوچەکە هێناوەتە ئاراوە.